بەپێی ئامارێکی ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی لە پارێزگای هەڵەبجە لە ساڵی 2016 تاکو ساڵی 2023 1542 ماڵ پارێزگای هەڵەبجەیان جێهێشتووە. ئەمە لە کاتێکدا لەو ماوەیەدا تەنیا 97 ماڵ هاتوونەتە پارێزگای هەڵەبجە. ئەمە لە کاتێکدایە زیاتر لە 12 ساڵە هەڵەبجە کراوەتە پارێزگا. ئابووریناسێک دەڵێت لێکەوتە خراپەکانی نەبوونی هێلی کار و دامەزراندن و پرۆژەکان و تەنانەت بە دینهاتنی تواناکەسەکان لە بوارە جیاوازەکانی ژیاندا ئەو کارەساتی دروست کردووە کە خەڵک شارەکە بەجێدێڵن. هەڵەبجە فرسەتی قازانجی تیانە، ینی سەرمایەدار سەرمایە ترسنۆکە بە شوێن قازان جاگەڕێ. هەڵەبجە دەرفەتی قازانجی تیانە، دەرفەتی بازرگانیکی ئەو توی تیانە کە قازانجێکی گەورە بۆ خاوەنەکەی مسۆگەرکە. لەبەرەوە پرۆژەی گەورەی تیان ناکرێ، پرۆژەی گەورەش خەڵکی زۆر و دەرفەتی کار و هەلی کار بۆ خەڵک ڕەخسێنێ. بەداخەوە هەڵەبجە دڵسۆزی نەبوو و من زۆر جاروتومە بەرپرسە هەڵەبجەیەکان لەم پەڕی ڕاست بۆ پەڕی چەپەوەی کە لە ناو جومگەکانی حکوومەت و دەسەڵاتانەوەی کە لە ناو جومگەکانی حیزبان کاریان بۆ هەڵەبجە نەکرد. هاوڵاتیەکم دۆزیەوە کە شارەکە بەجێدێڵێت و لە دیواری خانووەکەی نووسیوە بۆ فرۆشتن. ئەو هۆکارەکانی جێشتنی هەڵەبجە باس دەکات. بۆ یاچێتە بۆ پارێزگاکانی تر بابە هیچ کاسبێکی تیان نەماوە، هیچ ئیشێکی تیان نەماوە، هیچ ئیشی نییە. ئەوە من حاڵی حاضر خانووەکەم فرۆشتوم، خانووەکەم ناسیەوە بۆ فرۆشتن، حەو مانگە نووسیمەوە بۆ فرۆشتن، کەس نییە بیکڕێ. هەموو کە دەڕوا بۆ ئەوێ لەوێ کاسبێکە هەیە، شاگردی هەیە، کرێکاری هەیە، هەموو شتێک هەیە، بەس لێرە هیچ نەماوە، هیچ ئەنتاجێکی نەماوە، هیچ ئەنتاجێکی نییە بۆی ئەم خەڵکە ئەڕوە. دەچمان نووسنگەیەکی کڕین و فرۆشتنی خان و زەوی. ئەویش پێی وایە حکوومەت بەرپرسیاری یەکەمە ئەم بارودۆخی لە پارێزگای هەڵەبجە دروست کردووە بە شێوەیەک پاش زیاتر لە 35 ساڵ لە کیمیایی بارانکردنی شارەکە تا ئێستا پرۆژە و دامەزراندن و بژانەوەی ئابووری و کار و کەسابەتی تێدا نییە. ئەوەی کە تۆ لای حقیقەتێکە گومانی تیانە خەڵکێکی زۆر لەم شارە بارەکەن جێڵێن بەهۆی بێکەسابەتی و بێکاریەوە. زۆربەی خەڵکی ئەم شارەی هەڵەبجەمان پشتی بە موچە بەستووە. فەرماتوان بڵێن ڕێژێکی زۆر فەرمانبەری تیا و داتاکانیش زیاتر خۆیان باشتری زانن دیارە. بەڵام هۆکاری سەرەکی بۆ نەبوونی ئەنجامدانی پرۆژەکان، تەواوکردنی پرۆژەکان نەگەڕێتەوە بەڕای من. بەپێی زانیاریەکان 199 پرۆژە لە هەڵەبجە کارکردن تیاندا وەستاوە. ئەمە جگە لەوەش ئیدارەی پارێزگاکان لە 95 فەرمانگە و بەڕێوەبەرایەتی تەنیا 35 کراونەتەوە. هاوڵاتیان و چین و توێژەکانی شارەکە حکوومەت و بەرپرسانی ئیداری هەڵەبجە بەکەم تەرخەم و بەرپرسیار دەزانن. بەهۆی بارودۆخی ئابووری و دارایی و نەبوونی سەرچاوەی ژیان ناچارن بۆ شارەکانی دیکە کۆچ بکەن. سامان فەتاح، کەناڵی یاسمانی پەیام، هەڵەبجە.